لێ دەکەم ئیشەڵا ڕەمەزانێکی خێر و خۆشی بێ بۆ هەموو لایەکمان. داوا لەو کەسانە دەکەم کە ڕسمی خواردنەکانیان بڵاو دەکەنەوە لەسەر ئینستا، بڵاوی نەکەنەوە چۆن فەقیرمان زۆرن، شاید نەتوانن مەسەلەن ئەو شتانێکی ئێمە دادەنێن لەسەر سفراوان بیکەن. بەڵێ هاتنی ڕەمەزان بەنسبەت ئەو ڤیدیۆ و سناپانەی کە بڵاو دەکرێتەوە بەڕاستی شتێکی جوان نییە، شتێکی نامەحقۆلە، چکە خەڵکێک هەیە بە دەر نەبوونی و نەداری و کەم خواردن دەناڵێنی. بەڕاستی لە ڕەمەزان بێزار بیتن لە ڕووی گرانبوونی شتومەک و گرانبوونی بازار و ئەوجا لە ناحیەی خۆراکەوە ڕسک و پێداویستیانەی کە لە ژیان ڕۆژانە بەکاردێتە. بۆ قەزەی گرانیەکەی ڕەمەزان هەر کەسە و زەمیری خۆی هەیە. ئینشاڵڵا کەس وەناکە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا شتەکان گران بکە، چۆنە وا بیفرۆشێ و ئەوا بیداتە خەڵکەکەش فەقیرە و پێویستی پێوێت.